هەر لەسەر ئەم پرسە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ئەرشەد سەها ڕاوێژکاری ئابووری لە پەرلەمانی کوردستان بەڕێزیان لە هەولێرەوە بەشدار دەبێت لە ستودیۆ 8. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت. دەزانین لە ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای بودجەی نەبووە. بە دیاریکراوی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ زۆر سپاس، ئێوارتان باش. ڕاستی لە 2004 لە کۆمەڵک قەیران پێکەوە ڕویان لە هەرێمی کوردستان کرد، بە تایبەتی شەڕی داعش و دابەزینی نرخی نەوت و دابەزینی ینی بڕینی بەشە بودجەی هەرێمی کوردستان. کاریگەری گەورەی هەبوو لەسەر هەرێمی کوردستان. هەرێمی کوردستانی ڕووبەڕووی قەیرانێکی دارایی قوڵ کردەوە و لە پڕێکدا کە بودجە دەبڕدرێت و داهاتی نەوتیش سفر دەبیتەوە، ئەوەی کرد هەرێمی کوردستان نەتوانی هیچ بەرنامە دابنێتن، نەتوانی پلانی بودجە دابنێتن و قەیرانەکان بەردەوام بوون. لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێم خۆشحاڵ بووین بۆی کە حکومەت بە گڕوتینێکی نوێ بە بەرنامەی نوێ هاتەوە پێش بەرنامەی پلاندانانی ئابووری و ڕخستنەوەی سێکتەرەکان و فرەچەشنکردنی ئابووری دانا. بەڵام بەداخەوە چانسیان نەبوو کابینەی نوێمیش، چونکە زۆری نەخایاند قەیرانێکی زۆر قوڵتر لە ڕابردوو ڕوبەڕووی هەرێمی کوردستان و جیانیش بووە، ئەویش بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا بوو و هەروەها دابەزینی نرخی نەوت بوو کە یەکەم جارە لە مێژووی پیشسازی نەوت و مرۆڤایەتی کە نەوت بە سالب بفرۆشێ، یعنی بەرەمێن نەوت ناچار بیت پارەش بداتەنا نەوتەکەی ببردرێت. ئەوەی کرد کە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی قوڵی نوێ و ڕابردووش کاڵەکە بووش ببێتەوە. بەڵام بە خۆشحاڵیەوە دواتر توانی یواش یواش لە قەیرانەکان بێتە دەرەوە و خۆی ڕەخستەوە، توانی هەندێک چاکسازی لە خەرجی و لە موچە و بە پێی یاسای چاکسازی بکاتن و توانی ڕەشنووسی پرۆژە یاسای بودجە ئامادە بکات و توانی لەگەڵ حکوومەتی عراقی شەڕێک بکەوێت لەسەر یاسای بودجەی ساڵی 2021 و پشتی هەرێمی کوردستانیش دیاری کرا. بەڵام بەداخەوە دواتر جێبەجێ نەکراوەکو ئەوەی پێویست بوو، چونکە تەنها لە 4 مانگی کۆتایی ساڵ مانگانە 200 میلیارمان لەهات. ئەوەی کرد کە هەرێمی کوردستان نەتوانێتن پرۆژە یاسای بودجە بنێریتە پەرلەمانی کوردستان. بەڵام بۆ ساڵی داهاتوو دکتۆر پێشەوەی باس لە ساڵی داهاتوو بکەین، ینی لە ماوەی چەند ساڵەدا کە پرۆژە یاسای بودجەمان نەبووە، حکوومەتی هەرێمی کوردستان نەیبووە، کاریگەریەکانی چی بووە؟ بێگومان کاریگەریە نێگەتیڤ و نەرێنیەکانی. بێگومان کاریگەری خراپی دەبیتن، چونکە پرۆژە یاسای بودجە بریتێ لە پلانی ئابووری پێشوەختەی ساڵێک و هەرێمی کوردستان لە بەرەوەی پارەی لە بەردەستدانە وەکو ئاماژەم پێکرد داهاتی نزیک بووە لە سفر، هەم نرخینەوت دابەزی، هەم شەڕی داعشیە بوو، هەم بەشە بودجەشی بڕابوو. ئەوەی کرد کە پلاندانانیش سوودی نابی کە تو هیچ پارەت لە بەردەست دانەویتن. بەڵام بێگومان کاریگەری خراپی لەسەر هەبوو و شپرزەیەکی تەواو بە 7 ساڵی ڕابردوو بە ئابووری هەرێمی کوردستانەوە دیارە. خراپترین لێکەوتەکانیش پاشکەوتی موچە بوو لە ساڵانی ڕابردوو کە گەورەترین بزوێنەری ئابووریە لە هەرێمی کوردستان، چونکە زیاتر لە 1,250,000 کەس موچەخۆر و خانەنشین و تۆڕە کۆمەڵایەتیەکانمانەیە کە ماهەنگانە موچە لە حکومەت وەردەگرنەوە. کاریگەرێکی خراپی لەسەر سێکتەری ئابووری و لەسەر جوڵەی بازاریش هەبوو، چونکە تەنانەت ئەوانەی کە موچەخۆریش نینە لەبەرەوەی موچە لە کاتی خۆی دواکەوت و پاشکەوت کرا. کاریگەری خراپی لەسەر ئابووری هەبوو کە وای کرد داهاتی ناوخۆیی هەرێمی کوردستانیش کەم ببیتەوە. باشە دکتۆر ئەرشەد، ئەگەر لە ماوەی ئەم چەند ساڵەدا حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی پرۆژە یاسای بودجەی خۆی بووایە، ئێستا هەرێمی کوردستان لە چ قۆناغێکدا دەبواتە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لە ڕووی ئابووریەوە؟ بەڵێ کێشەی گەورەی هەرێمی کوردستان بەڕاستی بەس پلانی بودجە نیە، چونکە بودجە بەشێکە لە پلانێکی گەورەتر کە پلانێکی استراتیجی و فەلسەفەی ئابووری ڕوونەکە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە دای بڕێژێ، چونکە بودجە بە تەنها بەبێ پلانی ئابووری سوودی نییە. تۆ گەر بودجەکە دانا پلانت نەبوو تەنها بەهدەردانی پارەیە، ئەگەر پلانیش دانا بودجەت نەبوو پارەت نەتوانین تەرخام بکەیت، تەنها حەبری سەر وەرەقەیە. لەبەرەوە ئەمە ناتوانین پلان و بودجە لێک جیا بکەینەوە. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەمە دواسوود لە کەمکورتەکانی ڕابردوو وەربگریت و بتوانین پلانێکی استراتیجی درێژخایان دابنین و دواتر بودجە لە سەرەساسی ئەو پلانە دابنین.
ئەتا بتوانین ئەو پلانەی کە داڕێژراوە تەمویلی بکەین بتوانین داهاتمان لە سێکتەری نەوتیەوە بگوازنەوە سێکتەری پیشسازی ئەوە ئامانجی کابینێنویە کە بەداخۆ قەیرانەکان وای لێکرد نەیتوانین لە کاتی خۆیدا پابەند بیپێەوە بەڵام هیوادارین ئەو ساڵی کەماوە ساڵی 2022 ڕنگدانەوەی تەواوی ئەو بەرنامەبی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی لە فرەچەشنکردنی ئابووری و هەر لە 2 ڕۆژی داهاتوو هەفتەی یەک کۆنفرانسێکی گەورەیە لە هەولێر کە تایبەتە بە پەرپێدانی سێکتەری کشتتوکاڵی ئەوە جێگای دەستخۆشی و دڵخۆشیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بێتە قۆناغی دوای قەیرانەکان دەست بکات بە چاکسازی گشتگیر و سێکتەرەکان ببژێنێتەوە تەنها هەومان چاومان لەسەر نەوت نەبیتن چونکە پشتبەستن بە نەوت لە ماوەی درێژدا تووشی قەیرانەکانی ڕابردوومان دەکاتەوە نرخی نەوت سەقامگیر نابی لە داهاتووشدا تاکە سەرچاوی قەیرانێکی گەورە سەرچاوی قەیرانێکی گەورە بۆ لە ساڵانی ڕابردوو ئەو حەف ساڵەش کە جەنابەت دەپرسی کە نەمانتوانێ بودجە دابنین لە بەرەوەی داهاتمان هەمووی پشتی بەنەوت بەستە نرخی نەوتیش کە دارمە وای کرد کە نەتوانین هیچ جۆڵە بکەین لەسەر ئاستی ئابووریەوە ئەگەر لە داهاتووشدا سوود لەو هەڵانە وەرنەگرین داهاتی حکومەت فرەچەشن نەکەین معڕەزین تووشی هەمان قەیران ببینەوە ئەو جارەخوا دەزانێ ڕەنگە لە جیاتی 7 ساڵ 4 ساڵ 20 ساڵ بخایێنێ لەبەرەوەی هیوادارم ساڵی 2022 ساڵێکی نەوعی بیت لە دوایین ساڵی تەمەنی کابینێنوێم و بتوانین قەرەبووی ئەو 3 ساڵی ڕابردوش بکەینەوە کە کەڵەکەبووی قەیرانی 7 ساڵ و قەیرانی کۆرۆنە و دابەزین نرخینەوت هەمووی کەڵەکە بۆ لەسەر کابینێنوێم. باشە دکتۆر لە ئێستادا ئامادەکاری کراوە بۆ پرۆژە یاسای بودجەی 2022 و لەگەڵەوەشدا دەمەوێت بپرسم دەبێت چۆن ئامادەکاری بکرێ بۆ ئەوەی کە پرۆژە یاسایەکی بودجەی باش و شەفاف ئامادە بکرێت دەبێت چۆن بێت؟ وەکو ئاماژەم پێکرد لە ساڵی 2022 ڕەشنووسی بودجە ئامادە بوو ئەوەش ئاسانکاری تەواو دەکات لە حکوومەتی هەرێمی کوردستان کە دوای 7 ساڵ پرۆژە یاسای بودجەی نەبووە چونکە دوایین پرۆژە یاسای بودجە ساڵی 2013 بووە ئێستا کە ئەو ڕەشنووسە ئامادەیە پێشچاوڕوونیەک و ئاسانکاریێکی زۆر کردێ لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی و پلاندانان کە بتوانن پرۆژە یاسای ساڵی 2022 پشتبەست بە پرۆژە یاسای 21 بیتن هەرچەندە ناتە پەرلەمان بەڵام ڕەشنووسەکە ئامادە بووە بەدەستکاریەکی کەمەوە دەتوانن ئامادەی بکەن وەروە بە پشت بە پشتی هەرێمی کوردستان لە بودجەی حکوومەتی فدرالی چونکە حکوومەتی فدرالیش ئێستا پرۆژە یاسای 2022 ئامادەیە بەڵام چاوەڕێوەی دەکات پەرلەمان لێژنەکانی پەرلەمانی عێراق دەست بەکار بن و کابینەی نوێی حکوومەتی عێراقیش تەشکیل بیت پێشبینی دەکرێت پرۆژە یاسای بودجەی عێراقیش زۆر دوانەکەوی ئەگەر پێکەنانی حکوومەت زۆر دوانەکەویتن ئەو کاتی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت پرۆژە یاسای بودجەی 2022 بنێرتە پەرلەمان یانە پێشبین دەکەم لە مانجی 3 و 4 ئەگەر هیچ پێشاتێکی لە ناکاونێت کە قەیرانشی گەورەی سیاسی دروست نەبی لە عێراق هەم عێراق و هەرێمی کوردستانیش بتوان پرۆژە یاسای بودجە بنێرن ئەوەی کە جەنابەت پرسیارە سەرچێکە ئەوە بوو پرۆژە یاسایەکی شەفاف و باشترین هەنگاو کە حکوومەتی هەرێمی کوردستان نایەتی ئەوەیە کە لە پرۆژە یاسای 2021 و 2022 سێکتەری نەوتی بە تەواوی دێتە ناو پرۆژە یاسای بودجەکەەوە هەنگاوەکی گرنگە لە شەفافیت کە حکوومەت بە تەواوی داهاتەکانی ئاشکرا دەکات و دێنێتە بەردەستی پەرلەمانتاران و ڕای گشتی کە هەموو خەڵک بزانێ نەوت چۆن بەرهەم دێت و بە چەند دەفرۆشێت و داهاتی چەندە و خەرجەکانی چەندە ئەو هەنگاوێکی گرنگە لەسەر ڕێگای ڕست کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو شەفافیەتی زیاتر ببات متمانە دروست بکاتەوە لە نێوان دەسەڵاتی تەشریعی و تەنفیزی وەروە متمانە دروست بکاتەوە لە نێوان دەسەڵاتی تەنفیزی لەگەڵ هاوڵاتیانی خۆی چونکە بەداخەوە دوایین هەڵبژاردن نیگەرانی هاوڵاتیان بە تەواوی دیار لە ڕێژەی بەشداریان هیواداری نەو چاکسازیانە متمانە دروست بکاتەوە ڕێژەی بەشداریش لە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بەرز ببێتەوە قۆناغی سەرەتای بەرەو بوژانەوە و پەرپێدانی ئابووری دروستبوونی متمانە و شەفافیت بێت. باشە دکتۆر هەر سەبارەت بە ئامادەکردنی پرۆژە یاسای بودجەی 2022 بەڕێوەبەری گشتی بودجە لە وەزارەتی دارایی باس لەوە دەکات یەکێک لەوە کارەکانی ئەوەی کە تا ئێستا نەتوانراوە پرۆژە یاسای بودجەی 2022 هەرێمی کوردستان ئامادە بکرێ ئەوەیە کە داهاتی وەزارەتی سامانە سروشتیەکان بە دیاریکراوی ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی ئەمە تا چەند بۆتە گرفت؟ ڕاستی وەکو دەزانین پرۆژە یاسای بودجە دوو بەشە بەشێکی تەشغیلیە بەشێکی ئیستثماریە هەموو وەزارەتەکان بودجەی خۆیان نردی ینی داوای بەشە بودجەی خۆیان کردیە
هەمووی درایتەوە بەڕێوەبەراتی گشتی بودجەدانان لە وەزارەتی دارایی و ئەوەی ماوەتەوە تەنها جێگیرکردنی نرخی نەوتە لە پرۆژە یاسای بودجە و هەروە وەزارەتی پلاندانان بتوانێت بودجەیەوە بەرهێنان دابنێتن. سەبارەت بە داهات لەبەروی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای دیلۆیتەوە داهاتەکانی هەموو یاعلان دەکات 3 مانگ جارێک و ڕاپۆرتەکە 6 مانگ جارێک بڵاو دەبیتەوە. یان بە تەواوی دیارە داهاتی هەرێمی کوردستان لە سەکتەری نەوتەوە چەندە. بەڵام ئەوەی پێویستە جێگیر بکرێت نرخی نەوتە. ئەمن وای تێدەگەم کە حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێەوەی دەکات کە بزانێت بەشە بودجەی هەرێمی کوردستان چەند دەبی لە عێراقدا ئەتا بتوانین لەسەرەوە ساسە پرۆژە یاسای بودجە دابنێ. لە ساڵانی ڕابردووش لە 2023 و 2012 و 2011 بە هەمان شێوە بە حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێی کردە بەشە بودجەی دیاری بکرێت لە عێراق ئەو کاتە پرۆژە یاسای خۆی ڕەوانە کردی. هەرچەندە وا باشترە کە بتوانین لە مەودوا پرۆژە یاسای خۆمان دابنین چاوەڕێی عێراق نەکەین ڕەنگە دەگزار عێراق دوا دەکەوی لەوەی ئەمە بتوانین بەرنامەی خۆمان دیار بێ. بەڵام بەداخەوە لەبەرەوەی کە بەشێکی زۆری بودجە هەرێمی کوردستان پشت بە عێراق دەبەستی و ئەو ساڵانی ڕابردوو شەوقەیران هەر لەبەرەوەی بووکە بەشە بودجەمان نەبووە ئاسان نییە کە بتوانی بەرنامەک دابنەی خەرجەکان لەسەر چ ئاساسێک دیاری دەکەی ئەگەر داهاتەکان بە تەواوی لە بەردەستدا ڕوون نەبیتن. ئەوە خەلەلەکە لە ساڵانی ڕابردووشەیە هیوادارین هەنگاو بانگاو بتوانین لەو قۆناغانە دەرچین و بە تەواوی پشت بە خۆمان بەستین. سپاس بەڕێز دکتۆر ئەرشەد چەهار ڕاوێژکاریە بووری لە پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە بەشدار بووی لە ستودیۆ 8.